ڕۆژ باش سڵاوتان لەبێ بینەران و بیستەرانی کوردستان 24 و پرۆگرامی ڕۆژ باش. ڕۆژێکی نوێتان باش، دەستپێکی ڕۆژێکی تازە و نوێبوونەوەیەکی دیکەتان باش. بۆ هیوایم کە ڕۆژێکی پڕ ئارامی و خۆشی بێت بۆ هەمووان و بیکەنە دەرفەتێک بۆی کە ئەم ڕۆژ ئێمە دەرفەتێومان هەبوو دووبارە بینەوە بۆ لای ئێوە و ئێوەش هەموو کار و چالاکیەکانی ڕۆژەکەتان بەڕێوە بەرن و بە باشیش ڕۆژەکە بەڕێکن. ئەمڕۆ ئێمە تەوەری پرۆگرامەکەمان جەخت دەکاتەوە لەسەر پاراستنی ژینگە. ئەزانین لەگەڵ دەستپێکی هاتنی بەهار سەیرانگاکان و ناوچە گەشتیاریەکان پڕ ئەبێت لە گەشتیار و پڕەبێت لە ئەو کەسانەی کە ئارەزووی گەشت و سەیرانەکەن. بەڵام لەگەڵەوەشدا پارێزگاری لە ژینگەکەمان ئەوە ئەرکی سەرشانی هەر یەکێکمانە. بۆیە پاراستنی ژینگە تەوەری گرنگی پرۆگرامەکەمانەوە و هەمیشەش کوردستان 24 جەختی لەسەر ئەم پرسە گرنگە کردوتەوە. جیا لەوانش کۆمەڵێ بڕگە و بابەتی دیکەمان هەیە، جا ئەو بابەتانە زانیاریە لە ناوخۆ لە جیهان و بابەتی سەرنجڕاکێشی ناوخۆ و ناوچەی گیانەکانیش. لە سەرەتاوە دەستەکەم بە کورتێک لە هەواڵەکان، دواتریش دەگەڕێنەوە ناو تەوەر و پرۆگرامەکە. شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گفتوگۆکردن لەبارەی بودجە لە بەغدایە. لە چەند کاژمێری داهاتوودا دانیشتنی پەرلەمانی عێراق بۆ تێپەڕاندنی بودجە بەڕێوە دەچێت. لەو بارەوە سەمیر هەورامی سکرتێری ڕۆژنامەوانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان با کوردستان 24 ڕاگەیان ئێوارەی دوێنێ شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی گفتوگۆ لەگەڵ لیژنەی دارایی و تێپەڕاندنی پشکی هەرێمی کوردستان وەک خۆی لە ناو بودجەدا گەیشتە بەغدا. هەورامی گوتیشی شاندەکە بەردەوام لە پەیوەندیکردن بە کوتلە سیاسیەکانە بۆ پاراستنی سەلامەتی ڕێکەوتنی نێوان لایەنە کوردیەکان و لایەنە عێراقیەکان تایبەت بە پشکی هەرێمی کوردستان لە بودجەدا. ئەمڕۆ پەرلەمانی عێراق لەبارەی پرۆژە یاسای بودجە کۆ دەبێتەوە. ئەمڕۆ پەرلەمانی عێراق کۆ دەبێتەوە و بڕیاریشە لە کۆبوونەوەکەدا پرۆژە یاسای بودجەی فیدراڵی ساڵی 2021 بخرێتە دەنگدان. بەشیر حەداد جێگری سەرۆکی پەرلەمانی عێراقیش جەخت دەکاتەوە کە پشکی هەرێمی کوردستان ڕێگرنیە لە تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجە. هاوکات هاوپەیمانی فتح داوا دەکات پەلە بکرێت لە تێپەڕاندنی بودجە. ڕێبەری ئێران ڕایدەگەێنێت بە بەرهەمی ناوخۆی ڕوبەڕووی سزاکانی ئەمریکا بووینەتەوە. عەلی خامنەی ڕێبەری ئێران لە زنجیرە تویتێکدا نووسیوێتی لەبەرامبەر سزاکانی ئەمریکا دوو ڕێگەمان لە بەردەمدایە، یاک چوکدا دەدەی یا پشت بە خۆمان و بەرهەمی ناوخۆیی دەبەستین. گەلی ئێرانیش ڕێگەی دووەمی هەڵبژاردووە. ڕێبەری ئێران ئاماژەی بەوەش کردووە گەماروی ئابووری لەسەر هەر وڵاتێک تاوانێکی زۆر گەورەیە ئەگەر تەنیا ئەمریکا کە لە ڕۆژێکدا 220,000 کوشتووە بتوانێت سزا بەسەر دەرمان و خۆراکی وڵاتێکی دیکەدا بسەپێنێت. ڕێکخراوەکانی فێمینیست لە تورکیا دژی کشانەوەی وڵاتەکان لە پەیمانی پابەندبوونی جیهان بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان خۆپشاندان دەکات. بە سەدان خۆپشاندەر لەو ڕێکخراوانەی فێمینیست لە ئیستانبولن لە تورکیا دژی بڕیاری کشانەوەی حکوومەتی وڵاتەکان لە پەیمانی جیهانی بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان کە بە پەیمانی ئیستانبول ناسراوە هاتنە سەر شەقامەکان و داوای پاشگەزبوونەوەیان لە بڕیارەکە دەکەن و داواش دەکەن حکوومەتی وڵاتەکەیان بگەڕێتەوە بۆ پابەندیەکانی ناو پەیمانەکە. گیرخواردنی کەشتیەک لە نۆکەندی سوێز بە ملیۆنان دۆلار زیانی بە ئابووری میسر و ژمارەیەک وڵات گەیاندووە. چەندین ڕۆژە کەشتیەکی زەبەلاح کە درێژیەکەی 400 مەترە لە نێو ڕێڕەوی نۆکەندی سوێز گیری خواردە و زیانی زۆری لە ئابووری میسر و بەشێکی زۆری وڵاتانی جیهان داوە. لەو بارەیەوە ئوسامە ڕەبیع سەرۆکی دەستەی نۆکەندی سوێز ڕایگەیاند لێکۆڵینەوەکان لە هۆکاری لاربوونەوەی کەشتیەکەی نۆکەندی سوێز دەستی پێکردووە و هێشتا بە تەواوی نازانرێت هۆکاری لاربوونەوەی کەشتیەکە چییە. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن.
ئیتر لەگەڵ دەستپێکی وەرزی بەهار و مانگی نەورۆزیش بێگومان فستیڤالەکان زۆر زیاترە بن. فستیڤاڵی تایبەت بە بەرهەمی ناوخۆیی و بەرهەمی دەستی خانمانی دەستڕەنگینیش لە دەربەندی خان بەڕێوەچوو. لە فستیڤالەکەیە هەموو جۆرە جلوبەرگۆ و پۆشاکێکی ڕەسەنی کوردی و خواردن و بەرهەمی سپیایی خۆماڵی نمایشکراون. لە زۆرینەی شارەکانیشەوە هاوڵاتیان و جوتیاران بەشداری فستیڤالەکەیان کردبوو. با ئێمەش ببینین بزانین لەو فستیڤالە چی نمایش کراوە. لە هەڵەبجەی شەهیدەوە هاتوین بۆ فستیڤاڵی دەربەندی خان لە زۆر جێگا بەشداریمان کردووە هەر بە بەربوومی خۆماڵی بە پێویستی شەکە حکومەتی هەرێم هاوکاری برە جوتیارەکان بکە بە تایبەتی لەم بەربوومە خۆماڵیانە وەکو ڕووبەنار و ئێستا کارگەی زۆر کراوەتەوە لە مەنتیقەی هەڵەبجەی ئەمە بۆ ڕووبەنار کار ئاسانی کردووە زۆر بۆ برا جوتیارەکانمان. ئیشەکانی ئێمە هەمووی ئیشی دەستە بۆ ئافرەتانە هێلکمان چنیوە سەڵتا و ئەمە یانجلی کوردی ئەتوانی بۆ خەنەبەندان بەکاری بێنی کڵاومان چنیوە ئەم میلوانکانە هەمووی بەردن بەردی ئاسڵین ئیتر ئیشەکانی ئێمە هەمووی بۆ ئافرەتانە. ساڵانە لە کۆتا شەممەی مانگی ئاداری هەموو ساڵێک ڕێوڕەسمی کاتژمێری زەوی ئەنجامەدرێت. بزانین ئەم کاتژمێری زەویە چییە؟ چالاکیەکی جیهانیە وەتەیە یەک کاتژمێر کارەبا ئەکوژێنرێتەوە. ئاماژ لەو چالاکی یارمەتیدانی گۆی زەویە بۆ ئەوەی کە بڕێکی کەمتر وزای سەرچاوە سروشتەکان بەکاربهێنرێت و گازەکان تێکەڵ بە هەوا ببن. هەروەها پەیامێکیشە بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی هۆشیاری و بەرپرسیارەتی زیاتریان بەرامبەر بە ژینگە هەبێت. بۆ یەکەم جاریش لە ساڵی 2013ەوە چالاکی کاتژمێری زەوی لە هەرێمی کوردستان بەڕێوەچوو. ئەم ساڵیش بە شێوەیەکی سنووردار چالاکیەکە بەڕێوەچوو لە زۆرینەی وڵاتان بە تایبەت لە رووسیا، ئیتالیا، بەریتانیا، ئوسترالیا چالاکی کاتژمێری گۆی زەوی بەڕێوەچوو. تێیدا کارەبای زۆرینەی باڵەخانە دیارەکان بۆ کاتژمێرێک کوژێنرایەوە. چالاکی کاتژمێری زەوی بۆ یەکەم جار لە 31 ئاداری ساڵی 2007 لە سیدنی لە ئوسترالیا بەڕێوەچوو. بێگومان ساڵی پار کە هەرچەندە کۆرۆنا دابڕانێکی زۆری دروست کرد لە دابڕانی کۆمەڵایەتی بوو و قەدەغی هاتوچۆ بوو، بەڵام ژینگە
بەڕاستی هەناسەیەکی گەورەی دایەوە و ئیسراحەتێکی باشی کرد بۆ هیواین کە ئەم ساڵ ئێمە نەک بەو شێوە ناخۆشەی کە کۆرۆنا وای کرد بۆ بتوانین خۆمان ئەو شووە بە ژینگە بدەینەوە هەر لەسەر پرسی ژینگە ئێمە و باسکردنی ئەم بابەتە هەڵمەت کە باسکردنە لە هەڵمەتی پاکردنەوەی سەیرانگاکان لە زبڵ و خاشاک و هەروەها لە هەمان کاتدا ڕۆڵی ڕێکخراوەکانی بواری ژینگەش ئێمە میوانداری هەردوو خاتوونی چالاکوان لە بواری ژینگەدا دووریێزەکری و تریفە فەرەیدون لە سلێمانیەوە کردومانە و دوورێخان لە ستۆدیۆ لەگەڵمە بێ بەخێر هاتن و بەیانیتان باش سەرەتا لە تۆ دەست پێ بکەم خاتون بەخێر بیت ڕۆژێکی باش زۆر سپاس ڕۆژیەوەش باش و ڕۆژی هەموو لایەکمان زۆر سپاس با بانی باشێکیش لە تریفە خاتون بکەین بانیت باش تریفە خان بە هیوای ڕۆژێکی باش تۆش لە سلێمانیەوە لەگەڵمانی دەستپێکی ڕۆژێکی بێت باش بانی هەمووتان باش ئومێدەکەم هەمووتان ڕۆژێکی خۆش و تەندروست بەسەر بەرن زۆر سپاس خات و دووریا بابزانین هەڵمەتەکانی پاکردنەوەی سەیرانگاکان و ئەو ناوچە گەشتیارانە چۆنە بینن و چالاکیەکان چۆن چڕەکەنەوە ئێوەش چۆن بەشداریەکەت تێ تەبەن دەستخۆشتان لێ دەکەم بە ئەوتەوەرە گرنگەوە لە کاتێکی گونجاویشدا بوو هەڵبەتە لەلایەک هەم دڵخۆشم لەلایەک هەم پێم ناخۆشە چونکە لایەنی دڵخۆشەکەی بۆ ئەوەیە کە کەسانێکمان هەن کە خەم لە ژینگە دەخۆن ئەو لایەنەشی کەوام لێ دەکا هەست بە دڵناخۆشی بکەم ئەوەیە کە دەبێ بەڕاستی ئێمە خۆمان گرنگی بە ژینگەی خۆمان بدەین چونکە هەر تاکێک و لە لای خۆیەوە چونکە ئێمە هەم لەو ژینگەیە ژیان دەکەین هەمیش بۆ مانەوەی خۆمان و بۆ تەندروستمانەوەی خۆمان پێویستە خۆمان پارێزگاری لێ بکەینەوەکو کەسانێک هەبن ئێمە ڕێنوێنی بکەن ڕاستە تریفە خان چالاکیەکان لە سلێمانی چۆن بەڕێواچن بۆ پاراستنی ژینگەی سلێمانی و دەوروبەری و بە تایبەتیش ئەو ناوچە گەشتیاریانەی کە لە دەوروبەری سلێمانی هەیە بەگشتی هەڵمەتەکان چۆن بوون بەگشتی و هەڵمەتانی کە کراوە تا ئێستا جگە لە ژینگە پارێزەکان شاخەوانەکانی هەیە کە ئەوە جگای دڵخۆشیە لەگەڵ ئەوەی کە گەشتی شاخەوانی و شاغڕێی خۆیانەکەن هەڵەسن بە پاکردنەوە و پاگراگرتنی ئەو سروشتەی کە بووی ئەچن ئەمە مای دڵخۆشیە ڕۆژی هەینی لەلایەن گروپی شاخەوانانی شار و بە هەم ئاهەنگی هەڵبەتە بێزەوەیست لەگەڵ ڕێکخراوی شارە هەڵمەتێکی پاکردنەوەی شاخی گۆیژەمان ئەنجامدا کە ئەمە جێی دڵخۆشی هەمومان بوو و خات و دووریاوەتی لەلایەک ئێمە دڵخۆشین بەوەی کە هەڵەسین بە پاکردنەوەی ژینگەکەمان و خاوێنکردنی شوێنە گەشتیارەکان بەس لەلایەکەوە زۆر نیگەرانین کاتی ئەبینین کە ژینگەکەمان بەو شێوەیە پیس بووە پاشەڕۆیەکی زۆر فڕێ ئەدرێ لەلایەن سەیرانکەرەکان و گەشتیارەکانەوە یاخود لەلایەن ئەو گەنجانی کە ئەچن کات بەسەرە بن لەو شوێنانە ڕاستە تریفە خان بە ئەم پرسیارە بۆ هەردووکتان بێت ڕاستە ئێمە خۆزگەوا بواە هەمومان تەمەنایەوەمانە کرد هیچ ڕێکخراوێکی ژینگەی نەبووە هەمومان بخۆمان لای خۆمانەوە ڕێکخراوێک بووینایە و ژینگە پارێزێک بووینە بەڵام لەگەڵەوەی ڕێژێکی زۆر لە ڕێکخراوەکانی ژینگە دۆستی هەیە ڕێژێکی کەمیان بەشدارە بن لە پاکردنەوەی ژینگەدا ئەمە هۆکاری چییە؟ بەداخۆ منەی گەڕێنمەوە بۆ کەمتەرخەمی ڕێکخراوەکان چکە زۆریان هەیە تەنیا بۆ وەرگرتنی مۆڵەتەکە کارەکەن کە ئەمە بەزەوەی کە مۆڵەتەکە وەرگرن و ناوێکیان هەبێ نەک بۆ ئەوەی کە کاری ژینگەیی وەک دروست بکەن ئێستا گەر ئێمە سێرکە نزیکی 1300 شتێ ڕێکخراوی ژینگەیمان هەیە بەڵام بەداخەوە ئەتوانین بڵین بە پەنجەکانی دەست ئەژمێرێنەوەی کە تەنیا کارەکەن لە سنووری سلێمانی ئەتوانین بڵم بۆ 10-15 تەنیا ڕێکخراومان هەیە بە دروستی کارەکە ئەکات ئەویش دابەش بوون بەسەر چەند توێژێکە کە هەرێکی و کار و مەهامێکی تایبەتی بەخۆی هەیە و گرنگترین شتیان کە هەمووی کۆ کردوتەوە ژینگە پارێزیەکەیە ئاژەڵ دۆستێکەیە بەڵێ دووریە خان لە چواردەوری هەولێر یاخو بڵێن لە ناو هەولێرە چەند ڕێکخراو بەگشتی کارەکات و ینی بەردەوام لە کارکردندایە و ئامانجیان پاگراگرتن و پاراستنی ژینگەیە هەروەکو خاتوونی بەڕێزیش باسی کرد کە کۆمەڵێک ڕێکخراوی زۆرمان هەن کە تەنیا بەشێکی هەرە باشیان بۆ وەرگرتنی مۆڵەتەکە یاخود دەتوانین پێشتر
پێش کۆرۆنا بڵێن کە باری ئابووری باش بوو وەکو وەرگرتنێک یاخود دەستکەوتێکی مادی سەیری ڕێکخراویان کردبێ بەڵام لەگەڵ ئەوەش ڕێکخراوی باشمان هەیە کە کار دەکا ڕێکخراوی وامان هەیە لە پاکردنەوەی ژینگە چالاکە ڕێکخراوی وامان هەیە لە بژانەوەی شوێنە گەشتیاریەکان دەستێکی باڵای هەیە و هەر ئەو کەسانەشن کە لەسەر ئاستی تاکە کەسی یاخود کۆمەڵە کەسێکم بەیەکەوە کار دەکەن نەوەکو بڵێ پشگیریەکی زۆر باشیان هەبێ یاخود داهاتێکی زۆر باشی مادیان لە حکوومەتەوە ڕاستە دووریە خان ئێمە دائیمەن باس لەسەرواکەین یاخود هەر هەڵمەتێک بکرێ ئەمانەوە نیشانی بین هەم ئێوە هەم میدیاکان کە پاراستنی ژینگە ئەرکی سەرشانمانە بەڵام ئەمە کرێتەوەی کە هەموو کات خەڵک یاخود تاکی کورد چاوی لە دەستیەوە بێت کە هەڵماتەکان ئەنجامەدرێ کە جمعە یاخود بۆ نمونە ڕۆژی هەینی کاچێتە سەیرانگاکان خەمیەوەی نییە دواتر هەڵمەتێک پاکێکاتەوە ئەکرێت ئەم هەڵمەتانە دوای هەموو پشوێک ئەنجام بدرێت یاخود بکرێتە کللتورێک پاراستنی ژینگە کامیان بۆ ئێوە ئاسانترە تەبعەن دوای ئەو شەپۆلەی کۆرۆنا کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد بە جیهان بەگشتی هەرێمی کوردستانیش بێ بەش نەبووە دەبێت خەڵکی لەوە تێ بکات کە تەندروستی چەندە گرنگە و مرۆڤ و مرۆڤایەتی چەندە گرنگە بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەوە ببێتە کللتورێک سەرەتا ئێمە دەبێت لە پەروەردەوە دەست پێ بکەین چونکە بۆ هەر کارێک و بۆ هەر کۆمەڵگەی کە بیاوێ پێ بگات پەروەردە خاڵی یەکەم و خاڵی سەرەکیە بۆ پێگەیشتنی ڕاستە دەتوانین بڵێن تا حدێک ئەمجیلەی کە تا ئێستا هاتووە و بەرەبەر ئەچێتە ناوتەمەنەوە بەڵام خۆجیلی دواتریشمان هەم منداڵ هەم دەتوانم بڵێم نەوجەوانان ئەمانە ماون کە ئێمە کار لەسەر پەروەردەکردنیان بکەین کە هەست بە بەرپرسیارەتی بکات بەڕاستی دەمەوێت ئەم پرسیارە لە هەموو تاکێکی کورد بکەم لە هەموو تاکێک کە لە کورد لەم هەرێمە دەژیتن کە دەچیت بۆ سەیرانێک تۆ لە شوێنێک دانانیشت کە پێشتر پیسکرا بێت ئەوەندە یعنی بۆ خۆت پاک و خاوێنیت پێخۆشە ئەی بۆ وا دەکەی کەسێک بێتە شوێنی تۆ نەتوانێت بە مرتاحی دانیشێت نەتوانێت سەیرانێک بکات کە مێشکی ئارام بێتەوە ڕاستە تریفە خان ئەو هەڵمەتانەی ئەکرێ پێ دوایە گرنگە دوای هەموو پشوێک بێت یاخود ئێمە خۆمان لە جێی خۆمانەوە هەڵمەتێک ڕاگەێنین هەر کاتێک بێ نەک تەنها لە کاتی سەیرانەکانیشا ئێوە چیتان کردو بە ئەمە دوورێخان هاوڕا بوو لەسەرەوەی کە لە پەروەردەوە دەست پێ بکرێ ئەرکی ئێوە ئێستا چۆنە لە پەروەردەوە دەست پێ بکرێ یاخود ئەرکەکەتان لەکوێدا تەواو بێ یاخود قورسترە بێت من ئەڵم پاراستنی ژینگە پاراستنی ژیانە پاراستنی تەندروستی هەموو تاکێکی کۆمەڵگایە بۆیە پێویستە سەرەتا کە مناڵە دایکە بێ لە پەروەردەوە پەروەردەی خێزانی ئەجا کاتێک کاچێتە قوتابخانەکان باخچە ئەجا قۆناغەکانی دوای باخچە تاکو و کۆتا قۆناغی خوێندنیان پێویستە هۆشیار بکرێنەوە بۆیە هۆشیارکردنەوەی تاک زۆر گرنگە بەداخەوەیمە هۆشیارکردنی تاک لە ڕووی ژینگەیەوە زۆر کەمە وە خەڵکیش زۆر گوێی پێنادات ئەو خاتونە باسی کرد بالفعلێ مەکچینە شوێنێکی گەشتیاریەوە بۆ ئەوەی کە کات بەسەربەری ناچینە شوێنێک کە پیس بێت دانانیشیندەی ئەی بابیرکەینەوە ئەوانی دوای ئێمەش هەمان شێوەن وە تەنیا ئێمە خۆمان ناچین هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە گەشت و گوزارێکی زۆر ڕووی تێ ئەکرێت ئەنی وەکو گەشت و گوزارێک سێرکراوە میوانێکی زۆر ڕووی تێ ئەکات بابی لۆ بکەینە ئەوانی کێیان بە علامەتێکی پرسیار نیشانێکی پرسیار لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان دانەنێن بەڕاستی شوێنی زۆر جوانی تایە زۆر شوێنی خۆشی تایە سروشتێکی زۆر جوانە بەهشتێکی سەرزەمینە پێویستە خەڵک ئەوەندە واعی بێت کە بیپارێزێت بیر لەوە نەکاتەوە بڵێ دوای من کەسانێکان یەن پاکی ئەکەنەوە ئەو زبل و خاشاکە کۆ ئەکەنەوە بیرمان بێ ئەوانی کە کۆی ئەکەنەوە باوکمانن برامانن کە سوکاری خۆمانن کەسانی بەتەمەنن بۆ ئێمە نەتوانین خۆمان هاوکار بین لە شوێنی خۆمان و ئەو زبل و خاشاک و پاشەڕۆیی کە هەمانە خۆمان فڕی بین کۆیکەینەوە بیکەینە علاگەی خۆڵەکەمان و لە ناو سیارەکەمان ناداینین بیبینەوە ماڵێ لە ماڵەوە بیکەین ناوتانەکەی ماڵەکەی خۆمانەوە پێم وابێ ئەوە شتێکی زۆر گرنگە کەواتە پەروەردە دەستپێکێکە بۆ هۆشیارکردنەوەی نەوەکانمان چونکە وەک خاتون وتی ئێمە تەمەنمان ئەڕوا بەرەوسەر و ڕەنگە ڕۆژانێک بێت ساتێک بێمە نەتوانین ئەو ئەرکی لەسەر شانمان نەجێبەجێکین پێویستە بیسپێرین بەنەوەکانمان
بە نەوەکانی داهاتوو بە گەنجەکانی داهاتوو ئەگەر بەو عقلێتە بیر بکەنەوە پێم وا بێ پەیامەکەمان نە ئەگات و نە ئەبنە درێژە پێدەری کارەکانمان و ڕێگاکەمان. ڕاستە تریفەخان لە وتەکانی تۆ باسی وت کرد کاتێ گەشتیاریەتە ئەم ناوچەی ئێمە پێویستەکە هەڵوێستێ بکە خود سەرنجی ژینگە و سروشتی کوردستان ڕای کێشێت بۆی کە چەندێ جوانە بەڵام زۆر جارگلەیەوە کرێکە گەشتیاران کە لە دەرەوەیان بە تایبەت لە خواروی عێراقەوە کێن ئەوان خۆیان ئەبنە بەشێک لە پیسکردنی ژینگە ئێوە و چالاکوانان چیتان کردووە چه هەڵمەتێکتان ڕاگەاندۆ بە تایبەت لە کاتی گەشتەکانیان لە کاتی سەیرانەکانیان چۆن ئەوانیش هۆشداریان بەنێ و کە بیان پێیان بڵێن پێویستەکە ژینگەی کوردستان بپارێزن. با نمونەیەکتان بۆ باسکەم ئێمە ڕۆژی نەورۆز وەک خێزانی نەچوینە دەرەوەی شار بەڵام لە ناو پارکی هەواری شارە لە شاری سلێمانی کۆمەڵی خێزانی زۆر ڕووی تێکردێ بوو ئێمە خێزانەکەمان خێزانێکی ژینگە دۆستە بەڵام کاتێک کە چوینە ئەوێ خێزانێکی عەرەبمان بینی هاتن کەیف و خۆشی و سەیران و ئەوەی کە ویستیان دڵخۆشیان بکە کردیان لە دوای ڕۆشنەکە تەنانەت ئەلاگەی خۆڵمان پێدان کە زبل و خاشاکەی خۆیانی تێ بکەن کاتێک کە بینیمان شتەکانی خۆیان کۆ کردو کەلوپەلەکان چوونە ناو سیارەکە دایکم وتی سێرێکی ئەویا بکەن چی لێ کراوە بڕواکێک من ناو سیارەکەیە کەسەکانم داگرتەوە ئەبێ هۆشیاریان بکەیتەوە واعیان بکەیتەوە ڕایان چڵەچێنی بۆی کە بڵێ ئایا تۆ ماڵی خۆت بەم شێوەیە جێ ئەهێڵیت بەم شێوەیە لە ماڵی خۆتە زەبڵ و خاشاک فڕێ ئەدەی بۆیە یعنی هیچ عیب نییە ئەگەر هەرێک لە جگەی خۆمانەوە ئەو کەسانە ڕاچڵەچێنین بە شێوازێکی زۆر جوان بە نەرمونیانی تی بگەینی ژینگەی کوردستانیش مڵکی ئەوانە بەوەی کە ئەوانیان گەشتی تیا ئەکەن کاتێکی خۆشی تیا بەسەر ئەبن بۆ ئەوەی کە هۆشیاریان بکەیتەوە پێیان بڵێ پێویستە ئێوەش بیپارێزن. بەڵێ دووریە خان ئێوە چالاکیەکانتان چۆن چڕ کردوتەوە بۆ پاراستنی سەیرانگاکان بۆ پاراستنی ئەو سروشتە جوانەی کە هەمانە بۆی کاتێک هەر گەشتیارێک لە هەر ناوچەیەکەوە لە هەر نەتەوەیەکەوەیەت هەستی خۆشەویستی و پاراستنی ژینگەی لا دروست ببێت. تەوان هەموو ئەوەی کە زیاتر سەرنجی دەخەمە سەر چالاکوانانی سۆران و دەوروبەری و هەروها دەتوانم بڵێن پارێزگای هەولێر کۆمەڵێک کەسی ڕۆشنبیر و پێگەیشتون و کەسانێکیشن کە لەوە تێگەیشتون کە تەندروستی چەندە گرنگەوە پاراستنی ژینگەش و هێشتنەوەی ئەو ژینگەی کە تێیدا دەژین بە جوانی چەندە گرنگە بۆیان و چالاکیەکان جاری وا دەبێتن ئەها جیاوازی زمان هەیە یان چۆنیەتی تێگەشتن هەیە بەڵام لەوە سەرنج ڕاکێشتر ڕەفتارە کۆمەڵێک ڕەفتار هەیە ئەتوانی کەسی بەرامبەری پێ ئەوە یان تێ بگەینی کە فلانە کار کە تۆ لێرە دەیکەیت لەوانەیە هەڵە بێتن لەوانەیە بۆ تۆ لە شوێنێکی تر ڕاست بێ لێرە هەڵە بێتن و وەکو پێشنیار هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەم بۆ ئەو لایەنانەی کە بەرپرسن دەتوانرێت کەتەلۆگ ئامادە بکرێتن بە زمانە جیاوازەکان لە کاتی دەبینین وەرزی گەشت و سەیرانە کۆبوونەوە لەگەڵ ڕێکخراوەکان بکرێتن ئەرکی ڕێکخراوەکان ئەمەیە فەرمونون ئەمانە دابش بکەن فەرمونون خەڵکی تێبگەینن و هەروە خۆشیان گرنگی بە شوێنە گەشتیاریەکان بدەن ئێمە چەند ناوچە گەشتیاریمان هەیە کە پشتگوێ خراوە تۆ کاتێک گرنگی بەو ناوچە گەشتیاریانە دەدەی هەم سەرچاوی داهاتێک بۆ هەرێمەکەت زیاد دەکەی هەم کۆمەڵی گەنج و کەس دەخەیتە سەرکار و ئەرکی سەرشانت لە دامەزراندنیان تا حدێک کەمتر دەبێتەوە و هەمیش وا لە خەڵکی خۆت دەکەی کە ئەوانیش پێگیر بن و پابند بن بەو یاسا و ڕێنمایانەی کە دەری دەکەیت بۆ ئەوەی کە بتوانیت وڵاتەکەت شارەکەت شوێنە گەشتیاریەکانت پارێزراوە بن و دەتوانم بڵێم تا حدێکی باش ڕاستە بە پەنجەی دەست دەژمێرین بەڵام ڕێکخراوی باشمان هەیە کەسایەتی باشمانی هەم لەسەر ئاستی تاکە کەسی و هەم لەسەر ئاستی ڕێکخراوەکان کاری زۆر باش دەکەن لە پاراستنی ژینگە لە ڕاکێشانی سەرنجی گەشتیاران بۆ شوێنە گەشتیاریە. ڕاستە دووریە خان ئێمە زیاتر جەختمان لەسەرەوە کردەوە چۆن ژینگە بپارێزین زبڵ و خاشاکۆکەینەوە بەڵام بە چاوی ئێوە کە گەورەتر ئەیبینن لە بواری ژینگەدا باشە چ شتێک پێویستە کێشەکە لەکوێدایە لە ناو سەیرانگاکان لە ناوچە گەشتیارەکان چ کێشێکی تر هەیە چ گرفتێکی تر هەیە کە با ئێمە هەر ڕوبەڕووی سەیران ئەوانی سەیرانەکان یاخود گەشتیاری نەکەینەوە.
خۆی تەبیعەتی مرۆڤایەتی وایە ئەگەر لێ پێچینەوە نەبێ هەست بە بەرپرسیاریتی ناکە. ڕاستە. ئەمە خاڵێکی جەوهریە پێم وابێ بە کۆنتترۆلکردنی ئەو دیاردەی پیسکردنی ژینگە و لەگەڵ ئەوە ژینگە تەنها لە چوارچەوەی سەیرانگەکان نابینین بەڵکو ژینگە لە کۆمەڵێک دەتوانم بڵێم بەشی جیاواز پێک دێ ئێمە دەتوانین لە ڕووی کەش و هەواوە کەش و هاواکەمان پاک و خاوێن ڕابگرین دەتوانین لە ڕووی ئاوەکانمان پاک و خاوێن ڕابگرین و بە فیڕۆی نەدەن و هەروها ئێمە لە ڕووی پاراستنی ئەو دیمەن و ئەو ناوچە سەوزایانەی کە هەیە ئەوان بپارێزرێن و زیاد بکرێن یعنی ئێمە کۆمەڵێک ڕێی زۆرمان هەیە بۆ پاراستن و هەروها فراوانکردنی ژینگە بۆ مەسەلەن ژینگەیەکی پاک و خاوێن و جوان بۆ مرۆڤایەتی. ڕاستە. تریفە خان لە سلێمانی یاخود لە دەوروبەری لەو ناوچە گەشتیاریانە لەو سەیرانگەیانی کە هەیە چ گرفتێک هەیە کە بۆ نمونە گەشتیارێک گلەی ئەوەی هەبێت لێرە شوێنی زەبڵ ڕشتن نیە یاخود چ گرفتێکی دیکەی ژینگەی هەیە کە ئێوەی بینن؟ گرفتە ژینگەیەکان زیاتر لە هۆشیاری تاکە ئەبێنرێتەوە ئەوەی کە لەسەر حکوومەت بووە دابینکردنی شوێنی زبڵ بووە با بڵێن تەنەکەی خۆڵەکان بۆ کە دانراوە و لە زۆر شوێن دانراوە ئەتوان بڵێن لەسەر نەوەتی سەیرانگەکان ئەوەی بۆ کراوە و علاگەی خۆڵدا بە شکرێ بە سەریاندا بەڵام ڕێنمایی نییە هۆشیاری ژینگەییمان نییە چ لە ڕووی حکوومەتەوە چ لە ڕێی ڕێگایکی ترمان هەیە میدیاکان یاخود ڕاگەیاندنەکان کە ناتوانن وەک پێویست ئەو پەیامانە بگەێنن بە خەڵک چونکە ڕاگەیاندن کارێکی سەرەکی ڕاگەاندن ئەوەی کە هۆشیاری تاک بڵاو بکەنەوە بەڵام بەداخەوە لە ڕۆی ژینگەییەوە زۆر کەم تەرخەمن بەداخەو من ئەوە ئەڵێم کاتێک کە چالاکیەکی ژینگەیی ئەبێت ڕاگەاندنەکان نابینرێت کەەوە کارێکە خۆی لە خۆیان سوسیال میدیا ڕاگەیاندن تەلەڤیزۆنەکان میدیاکان ئەوە ڕۆڵێکی سەرەکی ئەبینن لا بڵاوکردنەوەی هۆشیاری جگە لە پەروەردە. ڕاستە چەندە تریفەخان ئێمە وەکو کوردستان بەردەوام جەختمان لەسەر هەموو چالاکیە ژینگەیەکان کردوتەوە لەسەر هەموو ئەو ڕێکخراوانە و بە پرچێکی گرنگی بەردەوامی هەموو پرۆگرامەکانیش هەر پرۆگرامێکی دیکەشمان هەبوو بێ یەکێک بۆ لە پرسە گرنگەکان کە بەردەوام هاوکارانم بیریان لەوە کردوتەوە بیکەنەتەوە. تەنیا کەناڵێک یاخود تەنیا میدیایەک بێگومان ڕاستە ئەکتیفا ناکە بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری ئێمە بەدەیان کەناڵمان هەیە بەدەیان میدیامان هەیە جگەل لە ڕێگەی سوسیال میدیاکانەوە جگەل لەوەی کە کۆمەڵەشتی دیکە هەیە ئەبینرێت ئایا تەنیا کەناڵێک ئەتوانێت تەختی ئەو هەموو بکات بە تاکید ناتوانێت بەڕای من میدیاکان بەکۆی گشتی کەم تەرخەمن بۆیە من دایمە گەڕانومانێتەوە بۆ ئەوە ئێستا ڕۆژی جومعە ئەو هەڵمەتەمان هەبوو بانگشتی هەموو ڕاگەیاندنەکانمان کردو تەنیا یەک کەناڵ نەهاتۆتە ئەوێ کە بیبینێت چەندین زبڵ و خاشەک لە شاخی گۆژەکە کۆ کراوەتەوە ئەمە بۆ ئەوە نییە کە تاکەکان دەربخرێت نەخێر تەنیا بۆ ئەوەی کە خەڵک هۆشیار بێتەوە کە شاخی گۆژە خەڵک دوای نیوەڕوان تاکو شەوانێکی درەنگ بە تایبەت لێ ئێستا بەدواوە تاکو پاییزیش لە زستانیشە کە خەڵک ڕووی تێکە ئەوەندە هۆشیار بێ کە شوشەی مەیەکەی لێوا فرێنێت ئەو زبڵ و خاشاکەی کە کوێ کاتەوە هەیەی لە علاگەیەکە بیباتەوە لەگەڵ خۆیان و تەنەکەی خۆڵی تیان بیکاتە تەنەکەی خۆڵەکەوە ئەو کورسی و مێزانی کە دروست کراوە نەیشکێنن ئەو دار و درختەی کە لەوێ چێندراوە نەچەند بیشکێننەوە ئەمانە هەمووی خۆی لە خۆیان گرفتە ژینگەیەکانە چونکە تۆ ئەڵی ژینگە تەنیا لە کۆکردنەوەی زبڵ و خاشا خۆی نبینێتەوە لە پاکردنەوەی ئاوە پاکراگرتنی ئاوە پاراستنی ئاژەڵەکانە نەشکاندنەوەی سەوزایی و درەخت و دارەکانە ئەمانە خۆی لە خۆیان هەمووی ژینگە چونکە ژینگە بوارێکی زۆر فراوانە تەنیا ئەوە نیە کە من زبڵ و خاشاکێک کۆکەمەوە لە ئەرزەکەیا و بیکەمە شوێنی خۆیەوە چونکە کە تۆ توانیت سەوزایی ڕوبەری سەوزایی فراوانتر کەیت و زۆرترکی کەواتە تەندروستی و زیاتر بەرەو باشترە چێ و ژینگە پاکتر ئەبێتەوە کە تۆ توانی ئاژەڵەکان وەک پێویست لە شوێنێکە لانێکیان بۆ دروستکەی کە پێی ئەوترێ ئاژەڵی بێلانە خەڵک لە مەترسی پەلاماردان
و لە مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆس و نەخۆشی دوور ئەخەیتەوە. ڕاستە. و گیانی ئەوانیش لە مەترسی ئەپارێزیت لە کوشتن بە دووریان نەخەیتەوە. کاتێک کە تۆ ئاوەکە سەرچاوی ئاوەکان بە پاکی ڕائەگری تەندروستی مرۆڤ بەرەو باشتر ئەڕوا، چونکە کاتێکە خەڵگە چێتە سەیرانگاکانیان شوێنە گەشتیارەکان یەکەم شت کە بیری لێکاتەوە ئەوەیە کە بە بەلەم بچێتە ناو ئەو ئاوە کەشێکی خۆشی تیا ببینێ و مێشکی ئارام بێتەوە، یاخود چەندەها کەسمان هەیە کە ئەچە مەلەی تێئەکە کە ئەمە هەمووی لە ڕووی تەندروستیەوە زیانی پێگەینێ کە ئەو سەرچاوی ئاوە پیس بێت. کەواتە ئێمە بەس کۆکردنەوەی زبل و خاشاکمان نییە لە شوێنە گەشتیارەکان. بیرمان نەچێم بەڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید-19 شۆڕشێکی زۆر گەورەی بەرپا کرد بۆ لەبەرەوەی کە بۆ ماوەی چەندین مانگ هەموو شوێنەکان داخرا. نانهێش خەڵک بچێتە دەرە بەوەی کە خەڵک خۆی بپارێزێت لەوە، خەڵک بە دوور بێت لەو مەترسی توشببوونی بە ڤایرۆسی کۆرۆنا، داخستنی کارگەکان، نەجوڵاندنی ئۆتۆمبیلەکان، زۆر ڕوونەکردنی زۆرێکی زۆر لە گەشتیاران بۆ شوێنە گەشتیارەکان و باخچە گشتیەکان و شوێنە گشتیەکان ئەمە وای کرد کە ژینگەکە پاک بێتەوە. کەواتە بەداخەوە کە بەهۆی ئەو ڤایرۆسەوە چەندەها کەسی ئازیزمان لە دەستدا، چەندەها کەس تووشی ناڕەحەتی بووە لە ڕووی تەندروستیەوە، بەڵام ئەو ڤایرۆسە توانی شۆڕشێکی زۆر گەورە لە هەموو جیهانە بەرپا بکە بەوەی کە ژینگە پاک بکاتەوە. ڕاستە بەڵێ. دووریا خان ئەگەر دوا پرسیارم ڕووبکەمە تۆ ئەویشەوەی ئێمە جاران نەچوین بۆ سەیران هەمومان بە بیرمانە، بەڵام هیچمان پەرداخێکی سەفەریشمان پێ نەبووی کە ساخود بڵین قاپێکی پلاستیک و سفرەمان پێ نەبوو و سەیرانیشمانە کرد و زۆریش دڵخۆش بووین. ئێستا بۆ ئەمە ناکرێت بۆ هاوڵاتیان هەمویان جەخت لەسەر بەکارهێنانی یاخود زۆر بەکارهێنانی پلاستیک لە ناو هەرێمی کوردستانە چ گرفتێکی گەورە و چ مەترسیەکە بۆ سەر ژینگەی ئێمە حتا ئەگەر لە ناو ماڵەکانیشمانە بەکاری بێنین. ڕاستە لەوانەیە پسپۆڕیم لەو بوارە نەبێ، بەڵام تەحەدێکیش زانیاریم لەسەر ئەوە هەیە کە مادەی پلاستیک ڕاستە ئاسانکاری بۆ مرۆڤ دەکات، بەڵام لەگەڵ ئەوەش زیانی خۆی هەیە و ئەوەشی کە ئێمە ڕۆژانە زۆر بەکاری دێنین جگەلەوەی کە دەتوانم بڵێم لایەنی سلبی خۆی هەیە، لەگەڵ ئەوەش لە ڕووی تەندروستیەوە هەم کاتێک لە ژینگەدا دەمێنێتەوە، مەسەرەن کاتێکی زۆری پێویستە بۆ نەمانی، لەگەڵ ئەوەی کە ناشمێنێت ئەو مادانە کەشی دەبنەوە لەوانەیە زیانێکی زۆری هەبێ بۆ مرۆڤایەتی و بۆ ژینگەش، چونکە کاتێک ئێمە دەڵێن ژینگە دەڵێن مرۆڤایەتی، کە دەڵێن ژینگە هەم مرۆڤی تێدا دەژی و هەمیش دەتوانم بڵێم ئەو هۆیانەی بەردەوامبوونی مرۆڤە لە ژیان و بەردەوامبوونی مرۆڤایەتیە لە ژینگەدا دەبینینەوە. دەتوانم بڵێم وەکو ئاسانکاری کارێکی باشە تا حەدێک لەگەڵ ئەوەی کە زیانی خۆشی هەیە، بەڵام کاتیە و لەگەڵ ئەوەش دەبی خەڵکەکەمان زۆر یعنی دڵخۆش ببەوەی کە جاران لەوانەیە تۆ یعنی ئەرکەکانت قورستر بواە، چونکە ئەو هەموو قاپ و قاچاغی کە لەگەڵ خۆتی دەبێت لە شوێنێک وایە کە ئاوی لێبێ یاخود ئاوی خۆت پێ وایە کە پاکیانئێستا هەیە کۆی ئەکەی تۆ لە ماڵەوە ئەی شوێت یا خودت هەموو ئەندامانی خزانەکە هاوکارن بۆی کە بەیەکەوە کۆی بکەنەوە بیشۆن. بەڵێ دەتوانم ئەوەش بۆی زیاد بکەم کە ئێستا مافی ئافرەت زیاتریش پێدراوە لە سەیرانگەکان، پیاوەکان زیاتر کار دەکەن. ڕاستە، بەڵام دەبێت خەڵکی خۆشمان یعنی چۆن دایکێک ڕحم بە منداڵی خۆی دەکا ئەوە ڕحم بە خاک و وڵاتی خۆمان بکەین بەڕاستی، چونکە هەر وڵاتێک هەموو وڵاتێک وەکو کورد مرۆڤ دۆست نییە کە هاوکارت بێتن و کە کەسێکی بیانی دێتن مەسەرەن سۆزی بۆی هەبێت یارمەتی دەربێت بڕوا بکە. ئەگەر ئێمە پارێزگاری لە خاکی خۆمان نەکەین، لە کللتوری خۆمان نەکەین، لە هەموو ئەو شتانێک کە ئێمە پێیەوە کوردین بڕواناکەم ئێمە لە دەرەوە ئەگەر هەرچەندیش پلە و پایەمان هەبێتن و کەسایەتی بەرزبەرزمان هەبێت تەنیا لە خاکی خۆمان بەقەدرین. ڕاستە. زۆر سوپاس خات و دووریە جکری کە لەگەڵمان بووی ئەمڕۆ میوانی پرۆگرامی ڕۆژباش بووی و سوپاس بۆ تۆ خات و تریفە فەرەیدون وەک چالاکوانی ژینگەی کە لەگەڵمان بوون. سوپاس. بەڕێوەبراتی کەژناسی ڕایگەیاندووە کە ئیتر لەمڕۆوە شەپۆلی سەرما تاو کۆتایی پێێت، هەرچەندە ئەم ساڵ سەرمایەکی زۆرمان نەبینی وەکو ساڵانی پێشووتر شەختە و بەفربارینێکی زۆرمان نەبینی، بەڵام ئیتر وردە و سەرما زۆرش نامێنێ وەرزی ژیانەوە بەهار
گەرمترە بێت و دەست پێکات با بەیەکەوە ڕەوشی کەشوهای شارەکانی کوردستان ببینین بزانین چۆنە و لە چ شارێکیش زۆر ساردە. سەرۆکاتی شارەوانی خارپێت لە باکووری کوردستان فستیڤاڵی خلیسکانی سەربەفری بۆ ئەو مناڵانە ڕێخست کە نەخۆشی درێژخایانیان هەیە یاخود ئۆتیزمیان هەیە. منداڵان لەگەڵ دایک و باوکیان لە یەکێک لە هاوی نەهوارەکانی خارپێت لە بەرزایی چەندین مەترەوە لەسەر بەفر خلیسکانەی سەربەفریان ئەنجامدا و بە دووری چەندین مەتر یاری سکێتیان کرد. دایک و باوکی ئەو منداڵانە سوپاسی ڕێکخراوی فستیڤاڵەکان کرد ڕێکخەرانی فستیڤاڵەکان کرد و ئاماژیان بەوەش کرد کە ئەنجامدانی ئەو جۆرە چالاکیانە بە هەنگاوێکی گرنگەزانن و ئاڵێن وزە بە منداڵەکانیان دەدات و ئەو جیاوازیە نامێنێت لە نێوان منداڵێکی ئۆتیزم لەگەڵ منداڵێکی دیکەدا. وەک لە دیمەنەکانی شادیارە منداڵان زۆر دڵخۆشن بە خەندە و خۆشیەوە یاریەکان ئەنجامەدەن و پێیان خۆشە بێگومان ئەو منداڵانەش بێپەش نابن لەو یاریانە کە ئەوانیش مافی خۆیان یاری بکەن بەڵام پێداویستی تایبەتیان هەیە ئەویش بە هاوکاری دایکان و باوکان و کەسانی بەخێوکاریان توانیان بێبەش نەبن لەو یاریانە. لەگەڵ هاتنی وەرزی بەهار زۆرێک لە دار و درەختەکان شکۆفەیان کردو یاخود گوڵیان دەرکردەوە بەشێکی دیکەشیان گوڵەکانیان وەراندووە یاخود بڵێن گوڵەکانیان پێش گەڵاکان ئەپشکێن و دواتری ژەوەرن. ئەوەش وەک هێمایەکە بۆ بوونی بەرهەمێکی باش لە ئەمساڵدا. ئێستا دارگێلاسەکانی ژاپۆن گوڵەکانیان دەورن شقام و ئاو و چەم و ڕووبارەکانی تۆکیۆ پایتەخت بەو گوڵانە داپۆشراون وەکو فەرشێکی لاتۆ دیمەنێکی زۆر جوانیان هەیە دیمەنێکی زۆر سەرنجڕاکێشیان هەیە با بێبەش نەبین لە بینینی ئەو دیمەنە جوانانە. هەرچەندە دەسەڵاتدارانی ژاپۆن داوایان لە هاوڵاتیان کرد خۆیان بەپارێزن و قەرەباڵغی دروست نەکەن بەڵام هاوڵاتیان نەیانتوانی لە بەرامبەر جوانی گوڵ و شکۆفەی دارگێلاسەکان کۆنەبنەوە و وێنەی یادگاری لەگەڵ تۆمار نەکەن.
بەشێک لە هاوڵاتیان دەمامکیان بەست و بەشێکی دیکەشیان بەبێ دەمامک کۆبوونەوە وەک لە دیمەنەکان دەبینن زۆرنەی شەقام و ئاوی چەم و ڕووبارەکانی تۆکیۆی ژاپۆن باگوڵی دارجێلاسەکان داپۆشتا و سەرنجی خەڵک و میدیاکانی ڕاکێشاوە. ئەمساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا چەندین فیستیڤاڵ و چالاکی هەڵۆشانەوە بۆیە هاوڵاتیان دەیانەوێت باوێتەبوون لەگەڵ جوانی گوڵی دارەکان قەرەبووی خۆشی و چێژی فیستیڤاڵەکان بکەنەوە. جگە لە هاوڵاتیان بەشێک لە قوتابی زانکۆ و پەیمانگاکان سەردانیە و شوێنانیان کرد کە باگوڵی دارجێلاسەکان سپی پۆش بووە وێنەی یادگاریان تۆمار کرد و بەشێکیشیان دوای دەوام تا درنگانی ئێوارە لەسەر شەقام و لە ناو جوانی گوڵی دارجێلاسەکان مانەوە و گزارشتیان لە خۆشی و شادیەکانیان کرد. هەڵوەرینی گوڵی دارەکان بۆ قوتابیەکان کاتێکی گونجاو و تایبەتە چونکە هاوکاتە لەگەڵ دەستپێکردنی وەرزی کارکردن و بازرگانی لە وڵاتە و دەست بەکارێکی نوێ دەکەن. چرۆکردنی گوڵی دارەکان بە تایبەت دارجێلاس لەلایەن خەڵکی ژاپۆن و گەشتیاران یەک خوێندنەوەی بۆ دەکرێت و ئەوێش بە واتای وەرزێکی پڕبەرهەم و دەستکەوتە. ئەمساڵ بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا سەردانی گەشتیاران بۆ وڵاتە تەواو سنووردارە و بەراورد بە ساڵانی ڕابردوو کەمی کردووە. ئەم ساڵی ژمارەیەکی کەم لە گەشتیاران لە جوانی گوڵی دارجێلاسەکانی ژاپۆن بێبەش نەبوون و وێنەی یادگاریان لەگەڵ تۆمار کرد. گوڵی جێلاس لەلایەن ژاپۆنیەکان هێمایەکە بۆ ناستی ژیان و بەواتای ساڵێکی جوان و بەرهەمدار هەژمار دەکرێت. ساڵانە هەڵوەرینی گوڵی دارجێلاسەکان هەفتەیەک دەخانێت و تا بە تەواوی گوڵەکان دەوەرن. هەندێک جار ژاپۆنیەکان لە ژێردار و درەختەکاندا ئاهەنگ و ڕێوڕسمی تایبەت ساز دەکەن و سەیران دەکەن. بەڵام ئەمساڵ بەهۆی کۆرۆنا بەشێک لە چالاکیەکان سنووردارکراون. ئەو سروشتە جوانە بێگومان نەک هەر لە ژاپۆن لە کوردستانیش خۆی نواندووە زۆر جارکە هاتوچۆکەین لە نێوان شارەکانە لە هەولێر بۆ سلێمانی یاخود بۆ شارەکانی دیکە لەسەر ئەو ڕێگایانە بینین لە زۆر ڕێز و باخەکانە بینین کە دارگێلاسەکان چەندە جوان گوڵیان گرتووە و ئێستاش کاتی وەرینی ئەو گوڵانێ و پێم وایە کە هەر لە ئەو هەفتەدا ئاماژی پێکرا بوو مانای ئەوەیە کە ئینشاءڵڵا بەرەکەتێکی زۆرتر یاخود بەرهەمێکی باشتر ئەمساڵ ئەبێت و بەڕێوا بێت. ئێستا بە بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازارەکانی هەرێمی کوردستان ببینین زانین چ گۆڕانکارێکی بەسەردا هاتووە کە 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 144,500 دیناری عێراقیە، 100 یۆرۆ 170,250 دینارە، 100 پاوەندی بەریتانی 197,500 دینارە، 100 لیرەی تورکی 18,150 دینارە و 100,000 تمەنی ئێرانیش 5,900 دیناری عێراقیە. مسقالێک زێڕی ئایار 24 404,000 دیناری عێراقیە، مسقالێک زێڕی ئایار 21 355,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 18 303,000 دیناری عێراقیە. ئاڵتون ئەوە کۆبینین دابەزینی زۆری بەخۆی و بینیوە و بەتایبەت لە زێڕی ئایار 21 و 18 کە دابەزی و بۆ 303,000 دیناری عێراقی. لە دوای زۆربوونی حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە برۆکسل دووبارە ڕێوشوێنی زیاتر گیرانە بەر لە داخستنی شوێنە گشتیەکانەوە تا قەدەغی هاتوچۆ لە ناو ئەوانشدا دوکان و سنتەرەکانی تاتۆکردن بە توندی تووشی داخستن و لابردن بوونەتەوە. هەر بۆ ئەوەش نیگەرانی لای خاوەنەکانی ئەو شوێنانە دروست کردووە و داخستنی دوکانەکان و شوێنەکانیان بۆتە هۆی نیگەرانی لای ئەوان و باسی ئەوەشەکەن کە تەنها بۆ ماوەی 3 هەفتە ڕێگەیان پێدراوە کار بکەن دوکانەکانیان بکەنەوە تاتۆکان بکەن بۆ سەردانی کارەکانیان و بۆ کڕیارەکانیان بەڵام دووبارە ڕێگریکردنەوەی شوێنەکانیان لێکراوەتەوە ئەوانیش ئەم کارە بە گاڵتە جاری ناوەبن چونکە پێیان وایە فریای ئەوە ناکەون یاخۆت هەندێک لە مشتەرەکانیان هەیە کە پێویستی بە قۆناغی دووەمی چاکردنی تاتۆکانیانە بەڵام ئێستا ڕێگەیان لێگیراوە و داخراوە هاوکات حکوومەتی ئەو وڵاتەش لە پێناو سەلامەتی دانیشتوانی شارەکاندا ناچارە ڕێکاری توند بگرێتە بەر و ناچار بووە کە ئەو شوێنانە دابخات چونکە زیاتر مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایان لەسەرە.
گروپێک بە ناوی هاوڕێیانی دۆڵی بیگبیر لە ویلایەتی کالیفۆرنیا لە ئەمریکا ژمارەیەک لەو کەسانن کە چاودێری هێلانەی باڵندەکانەکەن. لە پەڕی خۆیان لە یوتیوب ڤیددیۆی هەڵۆیەکیان بڵاو کردوتەوە و تێبینی ئەویان کردووە کە 42 ڕۆژە لەسەر هێلکەکەی لەناو هێلانەکەی دانیشتۆ هێشتا هێلکەکەی هەڵنەهێناوە لە کاتێکدا دەبوو لە ماوەی 90 ڕۆژدا هێلکەکەی هەڵبێنێت و ڕزگاری بێت، بەڵام ئەو هەڵۆیە بەو سەرما و ساردیە هێشتا ناتوانێت هێلانەکەی جێ بهێڵێت و بفرێت. بێگومان دوای هەڵهێنانی هێلکەکەش دەبێت زیاتر لە جاران چاودێری هێلانەکەی بکات و خواردن بۆ جوچکەکان یاخود بۆ بێچووەکانی کۆ بکاتەوە. دەنگە خۆشەکەی هونەرمەندانی دەڤەری سەرحەدی باکووری کوردستان ناوبانگیان هەیە. یەکێک لەو دەنگخۆشانە دەروێش سەرحەدیە کە لە ئەلانیا دەژی و زیاتر لە 40 ساڵە کاری هونەری دەکات و زۆربەی تێکست و ئاوازەکانی خۆین و بە شێوازی کلاسیک و نوێش گۆرانیەڵێت. خۆشی چەندین ئامێری میوزیک دەژەنێت و کاری تۆماری و بەرهەمەکانی هەر خۆی دەیکات. چەند ڕۆژ لەمەوبەر ئەلبومێکی نوێی بڵاو کردوتەوە و بۆ ڕۆژ باش باسی و ئەلبومە دەکات. ڕۆژە من وەک وەدیت بە چای دەست پێ چایەکی بە دەست پێ دکە و حەیانی ئێوارێژی وەک ئەمێنها بە هەڤراژی ببینن خەباتێ من ئەم بێژن هونەری ستودیۆ من ڤەر بن ماڵی دای یعنی ئەز ئەوکێک ڕەوشێک چالێکتەم ئەز بێژم نەک هەما ساڵێ مەهێ جارێ سترانێکی یانش کلیپێکی چێ بکەم سانا پێی تاشتەیەکی ئەم بێژن ئەز دەردکەوم هەنێکی سپۆرت دکم دمێشم باز ددم هەوەک تەمیز ئەم بێژن دگرم و تێمدا دکەوم ستودیۆیە یانێ تەکست و ئاوازی خۆ ئەس بخۆ چێ دکم لێ ئەز خەزم تشتێکیش بینم زمان پرسێکی خۆشە یعنی نەم مەجبورە هەمی هونەرمەند تەکستی خۆ بخۆ بنویسن ئاوازی خۆ چێ بکەن خاشە من دەهەرە وەخت ئەس چێ دکم ئەس باوەر دکم تشتێکی باش بووی ئینسانژی دەعەجبینن دبینم دەبێژن خاش بووی ئالبیما مناکی نەها من ئامادە کردی ئەم بێژن ئالبیما نو دەرکەتی ناوێ وێ تو خێر هاتی هەم خێرهاتنە نەورۆزێ خێرهاتنە بەهارێ چاردە سترانن چاردە وەک دەگوت چاردە تراک چاردە سترانن هەمی سترانێ منن من ئامادەکردنە من چێکردن چه ڕۆژە پش بەردە دەستێ مەحنەیەڕیم ناگرێ هەلاخە بەردە پێش یا فەیز و باوی نەها هەنێک بویارên welatê min li vir min xistin yanê ji wan yek serîjêkirina Nemir Hucam Sûrşî bû ez niha jî qal dikim yanê porê min ew dibe gelek tesîra wî damam ew tiştekî trajediyekî mezin bû dunyayê gele ew Ey peşmerge Hucam Sûrşî tüzer düşbîrî amın naşî wanem çênom Slavê xwe ji bo temaşevanên Kurdistan 24 TV û bernama Rojbaş Kurdistan re pêşkêş dikim û dibêjim hûn jî serserê min serçavê min hatin. Dîdarê gotê lobesê xayê xazil wê demê wê devranê her çar rojê meewilî degava bir resyarê mala bişar ji masyar bû fenanê syarê davetê dixemilîn lê selefê syara pêşiyê misdoa بێگومان کوردستان 24 وە پرۆگرامی ڕۆژباش هەمیشە ماڵێکە بۆ هونەرمەندان و بۆ بەرهەمەکانیان بۆ هیوان بە دڵی ئێوەی بینەروبی سەر بووبێت. بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژباشم پێشکەشکردن کاتەکەمان بەرەو کۆتایی هات هیوادارم
سوودی زۆرمان بە ئێوە گەیان دەبێت و ڕۆژێکی خۆشیشمان بۆ ئێوە ڕەخسان دەبێت. تا سبێنەیە وڵاتان هەر ماڵ ئاوادان بن و لە ژیانی پێ خۆش و تەندروستێکی باشتا بن.